بەڵێ سلااو لە تۆ سلااو لە بینەرانی ئێنارتی من لە هەولێرم خولێکی مەشق و ڕاهێنان تایبەت بە دایکانی بەو دایکانە کراوەتەوەکەوە نەخۆشی ئۆتیزمیان هەیە. خولەکە ئەوڕۆ دەستی پێکردووە کاتژمێردنەوەی بەیانی و بۆ ماوەی 2 ڕۆژ بەردەوام دەبێتن. خولەکە بۆ ئەوەیە چۆنیەتی ئەو دایکانە بتوانن چۆن هەڵسوکەوت لەگەڵ منداڵەکانیان بکەن، هەروەها چۆن لە ناو کۆمەلگاوە ڕوبەڕوویتانە و تەشەنە دەبنەوە بتوانن بیان پارێزن. من بۆ زیاناری زیاتر میوانێکم لایە گەزەناو دوێ تێرانە فەرموو شیلان عوسمان سەرپەرشتیاری شیلان گۆران سەرپەرشتیاری پرۆژەکە و خاوەنی بیرۆکەکە ئامانجتان لەکردنەوەی ئەو جۆرە خولە بۆ دایکان چیە و دەتانەوێت چی بە دایکان بڵێن؟ پێشەکی بە خێراتتانەکەم سپاس بۆ کەناڵی NRT. ئەم پرۆژەیە لە ژێرناوی من شانازی بە مناڵە ئۆتیزمەکەم دەکەم کە سوێ خوڵ لە خۆی دەگرێتەوە. ئاماژمانەوەیە ئەم دایکانە لە ژێر تەنە و پاڵپەستی کۆمەلگای نەرینی دەربێنێن. ئایا توانجی ناشرین لە مناڵانە دەدرێت؟ ئایا ڕوبەڕووی شتی ناخۆشە بنەوە لە ناو کۆمەلگادا؟ بۆیە ئامانجی سەرەکیمان ئەوەیە ئەم دایگانە بگەینە ئاستێک کە شانازی بە مناڵەکانیان بکەن، هەروەها بێ بەشیان نەکەن لە ڕاهێنان و بردنیا بۆ سنتەرەکان، چی بە خۆیان لە ماڵەوە چی لە سنتەرەکان تەژیلیان بکەن. وەکو تەوعیەیەک وایە. جگە لەوەش ئێمە وەکو بە تیۆری ڕۆژی یەکەم جۆرەکانی ئۆتیزم و ئەم بڵێن ڕۆژی دووەمیش باسی ئەوەکەین چۆن بتوانین لە ماڵەوە ئەو دایکەیە ڕفتار لەگەر مناڵە ئۆتیزمەکەی بکە. طبعاً بێگومان ئەم پرۆژەیە لەلایەن ڕێکخراوی ئاسوودە و UN ومنەوە سپۆرتی مالی بۆ دابین کراوە. بەڵێ من ئەچمە لای دایکێک کە جەنابەت ئەگە بتەوێت قسەمان بۆ بکەی بێتێرە کێشەی تۆ چیە و مناڵەکەت چەند ساڵە و چی لە خولەوە فێر بووی ئامانجێت؟ وڵی ئەو خولە زۆر باشە لە بۆ ئەو دایکانەی کە مناڵەکانیان زۆر کچکەیە. ئەم کوڕەکەم 16 ساڵە. یعنی بۆ هەنگاوانە تێپەڕیمەوە کەوا خۆم بە دوای شتادا بگەڕێم و خۆم یان تدریب بە منداڵەکە بکەم، وەلەو یان لە سنتەر شتیشم دانایە بە سنتەرەکانیش بەو شێوەی نییە کە پێویست بن بەڕای من و سنتەرەکانیش بەهایان زۆر گرانە. یان داوا لە حکوومەت دەکەین ئەو نرخە خەیاڵیانە 7 وەرەقە و 8 وەرەقە و بەپێی شەدیدی منداڵەکەی یان ئەوە لە نە معاش هەیە. دووش سنتەرەکان کۆنتترۆلە چ لەسەردا بندرێتن و پسپۆریشمان نیە لە بوارێ. یان پسپۆرمان یان لە هەولێرێ ئەگە مەسەلەن یەک دوو بیتن، لە سلێمانی هەتا لە سلێمانی دەگاتە هەولێرێ مەسەلەن ساڵێک 2 ساڵی پێدەچی. ئەو دایکانە پێویستیان پێ یعنی منداڵەکان تدریب پێ بکەن. دەست خۆش. سپاس. بەخێر بن. پێشکی بە خەلاتنی کەناڵەکەتانەکەم و زۆر سپاس بۆ ڕێکخراوی جوداڵ و ڕێکخراوی ئاسوودە و زۆر سپاس بۆ مەستە ڕەحمان بۆ ئەنجامدانی ئەم سمینارە. بەخێر بن. کێشەی تۆ منداڵەکەت چەند ساڵە و؟ بەڵێ من خاوەنی کوڕێکم ئەمری 6 ساڵە ئۆتیزمە، لەخوا بەزیاد بێ لە تەمەنێکی بچووکە زانیمان کە ئۆتیزمی هەیە و ئێستاش لە سنتەرە حالیان بەس وەکو ئەو خاتونە باسی کرد کەم تەرخەمی زۆر لە سنتەرە حکوومیەکان هەیە. ئێستا لە سنتەرێکی ئەهلیە بەس بە پارەیەکی زۆرە بەس استفادی زۆر لێ کردە. بەزمە داواکارین ئەم سیمینارانە زۆر بکرێ چکە زۆر استفادی هەیە بۆ ئێمە. ئەمەی کە داواکاریشین کە ئەم سنتەر حکوومیانە بتوانن پسپۆری شارەزا و بتوانن یعنی ڕاهێنانێکی وا بە مناڵ بکەن چکە زۆر کەس باری دارایی ناتوانێت مناڵی بەرێتە سنتەری ئەهلی. داواکارمان ئەوەیە و هەروەها موچەیان ئێستا مناڵەکان لە ساڵی چەند مناڵ موچە وەرناگرێ بە هەزارها مناڵ هەیە محرومە لە موچە. یعنی حکوومەت حەقە شتێ بکا بۆ ئەم مناڵە نەک تەنیا ڕێکخراوە ئەهلیەکان بیکەن. بەڵێ سەرچاو. بەڵێ بەهارەوە زانیاریان بوون کە ئەو دایکانە باس ئاماژەیان پێ کرد کە منداڵەکانی دیارە سنتەرەکانی زۆر پارێکی زۆر وەرەگرن و داوان کرد کە بڕی پارەکەدا بشکێندرێت و ئەگەڕێمەوە بۆ لای ئێوە. بەڵێ مراد سپاس.